پەلاماری نەوتی عەرەبستانی سعودی مەترسی شەڕێکی لێ دەکەوێتەوە. کاندیدی دیموکراتەکان و هەوڵەکانیان بۆ بردنەوە لە ترامپ. بڵاوبوونەوەی زۆرتری مادەهۆشبەرەکان لە عێراق و هەرێمی کوردستان. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتنەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوانە سەر. سڵاو و ڕێزین گەرم. ڕێبەرین تورکیا، ئیران و رووسیا لە ئەنکەرە دیجڤین ji بۆ دانوستاندنان لەسەر ڕەوشە سووری و کاری ji بۆ بەردەوامیە ئاگربەستە باکووری ڕۆژهەڵاتە سووریا. سەرۆکێ تورکیا ڕەجەب تایب ئەردۆگان گوت وڵاتی وی دیگەل رووسیا و ئیرانê بەرپرسیارiyek mezin heye ji bo jêbijêkirina aştiyê li Sûriye. Di konferansek çapemenî de bi hevberên xwe re serokê Rûsî Vladimir Putin got bi rêkên siyasî û diplomatîk aştî wê were Sûriye. Wî got jî ew rêkeftine li ser listeka endamên Komîsyona Daraştina Destûrî ji Sûriya re. Serokê Rûsî got jî ew dê piştevaniya artêşa Sûriya bike di şerê komalên tîroristî de. Serokê Îranê Hesan Ruhanî got diplomasî çareya bi tenê ji bo dawî înana krîza Sûriyê. بۆ پێنجمین جار دوێنی بە میوانداری ئەردوگان، حەسەن ڕۆحانی ڤلادیمیر پوتین لە ئەنکەرا کۆبوونەوە گوایە بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ کێشەکانی سووریا، بەڵام تا ئێستا هیچ دەرەنجامێکی دڵخۆشکەرانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی سووریا لێ نەکەوتوتەوە. لە جیهانی عەرەب گوتەیەک باوە کە دەڵێت واتفق العرب على أن لا يتفقوا، واتە عەرەب ڕێکەوتن بۆ ئەوەی ڕێک نەکەون. جاداستانی ئەم کۆبەنەوانش ئەو گوتەیە دێنێتەوە یاد. کاک عەبدوڵڵا حیجاب لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستۆخۆ لە ڕێگای سکایپەوە لە نۆروژەوە لەگەڵماندایە تا بزانین ئەو چۆن لێدەڕوانیێت. کاک عەبدوڵڵا دەم باش و زۆر سپاس بۆ بەشداریکردندان لە کورد کۆنەکشنی. ئیوە چۆن ئەم لایەنانە لە نێو خۆیانە باوەڕیان ئەوەندە بە یەکتر هەیە بۆ ئەوەی ئەم جارە بگەن بە دەرەنجامێک بۆ کۆتایهێنان بە کێشەکانی سووریا؟ ئەو کاتە و گشت کاتی ئێوە و جۆگرانی بەردامەی دەنگی ئەمریکا باش. مەسەلە وەیە کە لێرە سێ دەوڵەتی ناوچە کە دوو دەوڵەتی ناوچە و دەوڵەتێکی زلهێز لە جیهاندا کە لەباری استراتێژیکەوە، لەباری فکریەوە، لەباری سیاسیەوە، لەباری ئیدۆلۆژیکەوە لە یەکتر دوورن، لەسەر مەسەلەیەکی اختلافیان پێکەوە هەیە، ناکۆکیان پێکەوە هەیە، مناقشە دەکەن لەسەر ئەوە کۆکن کە دەبێ ڕێگایەک ببینەوە. بەڵام ڕێگا چارەی رووسیا و وڵادیمیر پوتین شتێکێک کە لەگەڵ حەسەنی ڕوحانی و ئێران جیاوازە، و ڕێگا چارەی هەردووکشیان لەگەڵ ڕێگا چارەی ئەردۆغان و تورکیا جیاوازە. هەدەفی تورکیا لە دەخالەت لە کارەباری سووریەدا دوو شتە. یەکیان ڕێگا بدە کە هێزەکانی هاوپەیمانی تورکیا کە بەشی زۆریان جەبهەی ئەلنوسرا و ئەو جەبهانەن کە سەر بە ئەلقاعیدەن ئەوانە لە سووریا جێپێیەکان هەبێ و بزوتنەوەی کورد لە سووریا هیچ دەستکەوتێکی نەبێ. ئێران دەیەوێت ڕژیمی سووریا بپارێزێ، رووسیا دەیەوێت ڕژیمی سووریا بپارێزێ، بەڵام بە شێوەیەکی سێکولار کەوا بوو سێ بەرژەوەندی تەواو جیاواز پێکەوە لە کێشەدان لە هەمان کاتدا باسی ئەوە دەکەن کە ڕێگا چارەیەک ببینەوە. سەردەگرە زەحمەتە. ئەم ڕێبەرانە لە ڕاستیدا بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ کێشەکانی سووریا کۆ دەبنەوە و یاخود بوو یەکلاکردنەوەی ناکۆکیەکانیان سەبارەت بە بەرژەوەندەکانیان لە سووریا. تەنانەت تەنیا بۆ دژایەتی لەگەڵ سیاسەتی ئەمریکا لە ناوچەدا، لەگەڵ استراتێژی ئەمریکا لە ناوچەدا ناکۆکیان هەیە بۆ ئەوەی کە پێش بە بەرەوچوونی سیاسەتی ئەمریکا لە ناوچەدا بگرن، لەسەر ئەو خاڵە کۆکن و لەسەر ئەو مەسەلەی لە دەوری کۆ دەبنەوە. دەنەبەکی تر هیچ خاڵێکی ئەو سێهێزە پێکەوە گرێ بدە نییە. بەس بەبێ بەشداری ئەمریکا، وڵاتانی هاوپەیمان، نوێنەرانی ڕاستەقینەی کورد و ڕێبەبەریە سەربەخۆی ڕۆژاوا لەو بڕایدان لەو کۆبانەوانە دەتوانن هیچ سەرکەوتنێک بەدەست بێنن؟ بەدڵنیاییەوە ئەو کۆبوونەوەنە فقط مەسەلەی تورکیا کێشەی سووریا قوڵتر و ئاڵۆزتر دەکەن، چونکە بەرەو پێشچوونی سیاسەتی تورکیا بە معنای بەڵێ پاکتەوی نەژادیە لە ناوچەدا، پاکتەوی نەتەوەیەکە لە بینبردنی
پێگەی جۆرافیایی گەلی کوردە لە ڕۆژاوای کوردستان و جێگیرکردنی کۆمەڵێکی خەڵکی خۆجێ کە خەڵکی وێنین لەو منتەقەیەدا لەلایەکی دیکەشەوە سەرکەوتنی سووریا بەرەو رووسیا بەرەو پێشبوونی سووریا رووسیا دەبێت لە سووریا دەبێتە باشیەوە کە رووسیا بە هێزێکی زل لە ناوچەدا پایگایەکدا مەزرێنێ کە بۆ مانۆردانی داهاتوو بۆ کێشەکانی ناوچە دەتوانێت بەڵانسی هێز بگۆڕێت ئێرانش مەسلەی بەرەو پێشبردننی سیستمێکی کۆنەپەرستی مەسەبیە کەەوە بوو بەرەو پێشچوونی سیاسەتی هەر یەک لەو سێ وڵاتە بە زەرری خەڵکی ناوچەیە بە زەرری ڕاوتی دموکراسیە و بە زەرری بەرژەوەندیەکانی ئەمریکاوە و هێزانەیە کە لایەنگری سیستمێکی جیاوازن لە سیستمی رووسیا و سیستمی تورکیا و ئێران. کاک عەبدوڵڵا ئەو پرسیارە دەکرێت ئەگەر ڕژیمی سووریا نوێنەرایەتی گەلانی سووریا ناکات بەسەمانە کێن تا لە پایتەختەکانی دەرەوە بۆ گەلانی سووریا بریار بدەن؟ مشکلەکە ئەوەیە کە هەر هێزێک کە بەرژەوەندی لە ناوچەدا هەبێ بۆ خۆی هەندێک ئاکتۆری لە دەوری خۆی کۆ کردوتەوە. رووسیا سووریا دەبێتە پێشە، یعنی دەوڵەتی سووریا دەبێتە پێشە. کۆبوونەوەکانی ژنێو بە شێوەیەکی دیکە و لە چارچێوەیەکی دیکەن کۆبوونەوەکانی سوورچی و کە ئێستا لە ئانکارا بەردەوامی بوو ئەجەندایەکی دیکە هەیە بە شێوەیەکی دیکە کار دەکات. من پێم وایە کە هیچێک لەو کۆبوونەوەانەی کە لە دەروی سووریا دەکرێت ناتوانێت ڕنگدانەوەی داخوازیەکانی خەڵکی سووریا و دەرمانێک بۆ چارەسەری ئێشی گەورەی گەلانی سووریا بێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گەلی کورد بەبێ لە بەرچاوگرتنی هێزەکانی سکولار بە هیچ شێوەیەک ئیمکانی گۆڕان لە سووریادا نایێتە پێش. کاک عەبدوڵڵا تورکیا نیگەرانە گوایە لە ئەگەری دروستبوونی تەنگەژەیەکی مرۆڤایەتیانە ئەگەر بێت و ڕژیمی سووریا دەست بەسەر ئێدلبدا بگرێتەوە هاوڵاتیانی سیڤیلی ئێدلب خۆ سەر بە هیچ لایەکی دیاریکراو نیەن چما لە شارەکە ڕابکەن و چما لە جیاتی ئەوەی ڕوو بکەنە شارەکانی تری سووریا یان بەرەو ئوردن و لوبنان و عێراقیان وڵاتانی تری عەرەبی هەوزمانیان بۆ ڕۆ بکەنە تورکیا؟ ئەو خەڵکە بوون بە قوربانی یا بوون بە بارمتەی سیاسەتەکانی ئەردۆغان لە ناوچەدا. ئەو خەڵکە لە چارچێوەی سیستمێکدا گیریان کردووە کە لەلایەکەوە ئەلقاعدە و هێزەکانی سەر بە ئەلقاعدە کە پشتیوانی تورکیا و میتی تورکیایان هەیە ئەوانیان وەک بارمتە گرتووە لەلایەکی دیکەشەوە ئیمکانی هەڵبژاردنیان هەیە. دەرفەتی ئەوەیە نییە کە بەرەو شوێنێکی دیکە بچن. تورکیا ڕێگای لێ بەستون کە بەرەو منتەقەی ئۆتۆنۆمی کورد لە ڕۆژهەڵاتی سووریا یا لە ڕۆژەوەی کوردستان بێن. سووریا ڕێگانەدا بەرەو ئەوەی بچن. تەنیا جێگەیەکی هەیە مەرزی تورکیان بۆ کراوەیە. ئەوانش بە شێوەیەک ئێستا سنووری هەڵبژاردنیان ئەوەندە بەرتەسکە کە هیچ دەرفەتی هیچ چارەیەکی دیکەیان نیە بێزگەلەوەی کە بەرەو تورکیا بڕۆن. عەبدوڵڵا حجاب لە کۆلار و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەمڕۆمان. گەلێک سپاس بۆ وێش بەشان خۆش. میدیایە جیهانی وان مالباتên داعش ئەوên کەمپین سووریادا bi zikmaka tîrorê bi nav dikin lê rêxistinên alîkariyên mirovانî dibêjin tevî ku zarokên şervanên Daeş meyla tundûtîjî û tîrorê heye lê ew zarok di kampan da wê bên rizgarkirin û guncandin bi cîhana dervera ji kampê holê wî Eyn Îsa li Sûriyê me raportekeye. Li kampê Eyn Îsa hinek ji zarokên şervanên Daişên biyanî bi tilên nîva destî xeber digotin û wesa tilên xwe dilivandin weka çawa teqeyê li wê negir dikin. Li kampê holê jî gelek ji zarokan wesa hatine perwerdekirin ku ew nifşê dahatiyê milîtanên Daişin. Kiçên zarok heta di jiyê piçûktir ji 10 saliyê de bi eba û hîcaban nixamtîne. Hinek ji dayîkan Daeş şermezar dikin û dibêjin wan bawer dikir ku hatina nav Daeş karekî baş bû. Dema tu erkê xwe yê ûlî encam bidî gelek cav li ser te ne. Xelek wê bipirsin ji ber çi tu ser û çavên xwe veçêrî? Çima tu wa dikî? Ev cav bijare heye. Tu dikarî di dewleta Îslamî de bijî û kes van pirsan ji te neket. Niha 50,000 zarokên şervanên Daeş di kampan de dijîn piştî derxistina wê komalê ji asîgeha wê ya dawî li Sûriya li meha sê Adarê.
پرانیاوان bi dayîkên xwe rene. Malxweyên şervananiyan jî xanim û kes û karên endamên dewleta xilafetê. Babên wan yan kuştîne yan jî zîndankirîne. Karbidest dibêjin ew kamp bûne cihên gelek xeter. Wan çendîn cara êriş kirine ser nobedarên kampaniyan jî li ser wan xanimên rênimayên tundreyên serdemê Daeş di kampê de cêbecê nekin. Hinek xaniman şêwazê polîsê exlaqiyê Daeş danay di kampê de birêve dibin. Hezaran malbat ji derveyî herêmê ne û karbidest tim ji welatên biyanî dixwazin hevwelatiyên xwe wergirin û vegerînin welatên wan. Yani em icraatê xwe emnî li holê zêde dikin. Peyvdarê hêzên Sûriya Demokrat Mustafa Balî dibêje ev pirsgirêka siyasiya pêncî welata ye neya wan Ne bitiniye. mişkila me tenê. Karmendên rêxistinên mirovanî dibêjin ne derenge ji selametiya van zarokên Daeş re. Lê eger her wesa bimînin, krîza mirovanî wê bibe wêrankariyeka rewşa ewlehiyê. لە هەفتەی ڕابردوودا لە هەر باڵاترین کاندیدی دیموکراتەکان لە شاری هیوستن مشتمڕیان بوو لە پاساوهێنانەوە بۆ ڕەواکردنی ڕێبازەکانیان و گوایە ئەو کاندیدان کە لە دانڵد ترامپ ببنەوە. مایکل سلیڤان پەیامنێردەرگی ئەمریکا ڕادەگەیەنێت دیموکراتەکان ڕۆبەڕووی ئاڵنگاریەکانن لە ڕووکردنە ئەندامانی پارتەکەیان و سەرنجڕاکێشانیان و لە هەمان کات فراوانترکردنی ڕووکردنیان لە دەنگدەرانی تر و سەرنجڕاکێشانی ئەوانیش. ده بربژارên herî li pêş yên demokratan êvariya pêşembî derketin pêşberî bîneran di nav da berendamê li pêş Joe Biden cêgirê berê serokê Amerîka û kesatiyê siyasiyê nermirê. Du berbijarên sereke Bernie Sanders û Elizabeth Warren ku çepên pêşkeftî xwazin li dûrî bûn. Dîsan delîvek bû ji bo Amy Klobuchar, sînatura Minnesota ku fikrên xwe diyar bike. Yekşemê wê astangiyên dikevin di rêka berendaman da bi berfirehî behs kirin. Guhertina av û hewayê û hinekê birêxistinî em çawan bi xelkê diniyê cîhanê re bidin û bistînin û karekê derbarê çavderiya sexlemî û buhayê dermanan bikin. Pêwîst e tu bingehê li ser piyan bihêlî. Rast e ev li ser piyan e lê divê komariyên nemrê û kesên serbixwe jî tevlî bikî. Tenê mehekê piştî êrişên çekdariyên bi komî kes kuştu bûn, yek ji wan li eyaleta ku ew lê dimîne li Texas, Beto O'Rourke pêşniyara hikûmetê kir ku tivengên êrişkariyên bihêz baş da vegerîne. Bêguman em ê AR-15 ji wan bigirin, her wiha AK-47 jî. Paşî danûstandinên derbarê çekan çû ser Twitterê. Biden yek û 76 salî rastî êrişa rexneyî ya rikeberê gençtir Julian Castro hat, ew wiha dibîne ku fakulteyên Biden winda bûne. Wa ji bîr kir kanê berî du xwelekan wa çi got? Ji dijberekî din daxwaza berendamên gençtir hate kirin. Ez wiha dibînim ku di vê dema niha de ev nerîn bê sermaseyê lê hemû cîhanê wiha dikin. Em dibînin serokên hatine hilbijartin ji Fransa bigir heta New Zealand û Salvador dê jiyê min de ne. Serok Trump jî bihaneyên xwe ji Twitterê eşkera kirin û got dîmokratî li hember penaberî û bazirganiya nerewat bêxemin. Dema danûstandin berendamên dîmokratan hebûn, ew li bal Tîmûrê dê şîvxwarneka girseyî da li gel komariyan diaxift. Demokratên li Kongresê acendeyekî tund, weranker û xeter bijatine û ev pêşwaziya sosyalîzma radîkal û vêkirina tixûban dikin. Bihaneyên siyasî û hêrişên kesayetî beşekê ji prosesê. Yek ji berendaman dibêje bû çûnên berbijarên demokratan balkêşek berfireh heye. Piraniya Amerîkyan di wê baweriyê de ne ku ew pêdivî bi çavdêriya sexlemiya gelemperî heye. Piraniya Amerîkyan dixwazin yasaya çekan hebe ku dê giyanê Amerîkyan biparêze. Piraniya Amerîkyan dixwazin çaksaziyên penaberiyê hebin û bilindkirina mûçeyan û bijardeya ji berxwekirinê. Nêzik dê di her warî de partiya me pêşkeve. Danûstandin dê berdewam bin di werzê dirêjiyê kempênê da. û serokê Amerîkî dibêje wesa diyar e Îran li pişt êrîşana li ser saziyên nefta Erebistana Siûdî lê Amerîka hezira tole û bersivê nake heta belge piştrast nekin ku Tehran berpirse. Êrîşa bifrokeyên bêfirokevan di Erebistana Siûdî de cergê navendê berhemînana nefta Amerîgehê kirî Ermanc bûne sedemê berdewamiya girjiyan.
دووشەمبێ سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ گازندە خست ستۆیە تەهرانێ ترامپ لە کۆشکاسپی ئاخفت پشتی جڤینەکێ بیمر سلێمانی میرێ بەحرێنێڕا چ دەمێمە بە درستی زانی ئەمێ بێژینە هەوە لێ دیارە هەر وەسایە سەرۆک ترامپ ڕژدی کرد و ئەو ناخوازە شەڕی بە ئیرانی ڕابکە لێگۆتژی ji ڕووێ لەشکریڤە ئەمریکا ئامادەیە ئەو ئێریشە مەزم بوو دبە بە ئێریشەکە گەلێک مەزنتر بێت بەرسف ji ئالیە وڵاتێ مەڤە لێ ئەمێ بزانین بە درستی کێ ئەو کارە کریە کۆمەڵا حوثی یا یەمەنی و هەڤبەندا ئیرانیا بەرپرسیاریا وێ ئێریشێ بەستۆی خۆڤە گرتیە و ئەمریکاژی چ بەلگە نیشان نەدانە دیار بکە و ئیران لە پشت وێ ئێریشەیە تەهران حاشا دکەوێ ئەو ئێریش کردبە و دیبێژە تاوانبارکردناوێ درەوەک مەزنە خەلکێ یەمەنێ مافێخۆی ڕەوایە بەرەوانیە جیبەجی دکە ئێریش ژە هەردوو ئالیاندا تێکردن و چارەسەری ئەوە بێن ڕاوەستاندن چارەسەری ji krîza Yemenê ra siyasî ne. Pêşvenêrê taybetê Sekreterê Giştiyê Netewênêgirtî li Yemenê gote civata ewlehiyê wê êrişî wê encamên xirab hebin. Ev rûdanek gelek ciddiye. Şansê şerekî li herêmê zêdetir dike û şansê nêzîbûna layenan kêm dike. Serok Trump dibêje hêşta rêk ji bo diplomasiyetê vekiriye. Tirs ji mezinbûna neyarî û dijminkariyê li wê herêmê bû sedema bilindbûna bihayê neftê. Erebistana Siûdî jî dibêje ew dê gazî netewênêgirtî û şarezayên nêfneteweyî bike ji bo lêkolînê. داواکارانی گشتی لە نیویۆرک داوای گەڕانەوەی باج و داهات بوو ماوەی 8 ساڵ لە هەژماری ئۆفیسی کۆمپانیەکانی سەرۆک ترامپ دەکەن. داواکاری گشتی منهاتن کە لە مانگی ڕابردوو داواکاریەکەی نردبوو نەویستوە لەوبارەیەوە هیچ لێدوانێک بدات. داواکارانی گشتی بە تایبەتی سەرنجیان بەو دراوانە داوە کە لەلایەن پارێزەری تایبەتی ترامپ مایکل کۆهنەوە دراوە بۆ ئەسیرەی فیلمی پۆر ستۆرمی دانیێلز. پاشەوەی دەرکاندی کە لەگەڵ ترامپدا خەوتووە. کۆهن دانی بەوەدانا کە ئەو کارەی کردووە ئێستا لە زینداندایە بۆ ماوەی 3 ساڵ. سەرۆک ترامپ لەکۆڵی لە هەر جۆرە کارێکی نەباش دەکات. ئیسرائیلی دەنگی ددەن دە هەڵبژاتنین دووبارەکری دا ئیرۆ سێشەمبێ ji بۆ بڕیاری بدن کاکی وێ ببە سەرۆک وەزیرێ داهاتی. ڕاوەرگرتنین پێشین خۆیان دکن و سەرۆک وەزیر بەنیامین نەتەنیاهو و هەڤڕێکێوی ئەفسەرێ بەرێ بێنی گانس گەلک نێزیکی هەڤن پێشبینی و یەک جوانە نکارە بە سەد و پێشبینی هەیەنە یەک جوانە نکارە 120 ئەندامên کەنیسەتێ بە دەست بێخە بەنیامین نەتەنیاهو سەرۆک وەزیرێ دەمێ هەری درێژێ ئیسرائیلی ڕاستی ئالۆزیان دبە لە دەمێ ku tê xetebarkirin bi gendeliyê. Rêveberiya Donald Trump jî dibêje ew dê nexşeyê aştiya İsraîlî Filistîniyan eşkere bike lê piştî helbijartinan. پەرسەندنی قاچاقی نەیاسایی لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە نەگەرانی لای هاوڵاتیان دروست کردووە و لەو بارەوە کەوتونەتە دانوستاندن بۆ میکانیزمێکی گونجاو بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی کەرەستەکانی هۆشبەر و سەرکردنەوە. کۆبوونەوەی زانایانی ئاینیە بابەتی سەرەکی کۆبوونەوەکە تاوتوێکردنی چۆنێتی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە کە ئێستا وەکو مەترسیەکی گەورە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. بەرەکی سەرشانی خۆمانزانی ئێمە ئەوەی کە لەسەرمانە ئەنجامی بدەین. مەترسی مادە هۆشبەرەکان گەیشتوتە ئاستێک چیتر توێژەکانی کۆمەلگان ناتوانن لێ بێدەنگ بن. ئێمە بە گوێرەی ئەو زانیاریانی کە پێمان ئاگاوە بێوری ڕاپۆرتە جیهانیەکان ئەوەی کە ئیبیسین بەس شێوەیەکی زۆر بڵاو ئەبێتەوە بە تایبەتی لە کوردستانە ئێستا ینی هەستەکەین زیاتر لە جاران بڵاو بۆتەوە. هەستکردن بە مەترسیە لە ڕاستیاوای لێمان کردەکە ئێمە ئەم سیمینارە ڕێک بخەین و هەوڵدێن مامۆستایانی ئاینی بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن و توێژێکی کۆمەلگا بۆ هیچ نەمێ بۆ ڕێگرتن لەم بابەتێکەوە ترسی ئەومان هەیە لە مستەقبەلا زیاتر یەخەی وڵاتمان بگرێت. ئامارەکانی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێم و عێراق بە شێوەیەکە هەمووانی ترساندووە بە تایبەت ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەی بەکارهێنەرانی ڕوو لە زیادبوون دەکات و کەم ڕۆژیش هەیە دەستگا ئەمنیەکان باندی فرۆشتن و بەکارهێنانی دەستگیر نەکەن.
شێوەیەک ئەم ئافاتە بەربڵاو بێتەوە کە لە کۆنتترۆل دەرچێ و هیچێکە لە ئێمە نەتوانێت کۆنتترۆلی بکە کاریگەری لەسەر لایەنی ئەمنی دروستەکە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئابووری و تەنانەت سیاسی و ئاسایشی ئەمنیش لەبەر ئەوە کۆمەڵێ مادەی با و ئێستا لە کوردستانە بڵاو بووتەوە ئەم مادانە لە مەترسیدارەکانن جۆریانتیایە کە تا ئێستا چارەسەری بۆ نەدۆزراوەتەوە و لە تاقیگەکانە مادەی ناسروشتین کاریگەری زۆر خرا و ڕۆحێتی شەڕەنگێزی تونوتیژی لە ناو بەکارهێنەرانە بڵاوەکەنەوە لێرەوە ڕێکخراوەکان و زانایانی ئاینی دەستیان کردووە بە یەکدا و دەیانەوێت چیتر لە بەرامبەر بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر کە سەرچاوەکەی عێراق و وڵاتانی دراوسەیە بێدەنگ نەبن. بەکارهێنەری ئەم مادەن حتمەن کە سوکاری ئێمە و کە سوکاری ئەوانن بۆیە ڕۆڵی مامۆسایانی ئاینی هەم لە ڕووی پەیامە ئاینیەکەیەوە هەم لە ڕووی کۆمەڵایەتەکەەوە توانن کاریگەری گەوریان هەبێ و بتوانن کاریگەران لەسەر خەڵکە بێ بۆ بتوان خەڵک و شیاری هەبێ و مەترسی ئەم مادانە بۆ خەڵکی ڕوونکەنەوە بۆی ڕێگری بکەین لە بەرەنگاربوونەوە یا بڵە خود بڵاوبوونەوەی ئەم مادانەی کە ئێستا ناوچەکەمانە مەترسێکی گەورەیە. میکانیزم و ڕێوشێنی هێنانی مادەی هۆشبەر بۆ هەرێم زۆرە لە کاتێکدا حکوومەت وەک پێویست لە بەرامبەر ئەم مەترسیە گەورەیە نەجوڵاوە و هەوڵی پێویستی بۆ بەرەنگاربوونەوەی نەخستۆتە گاڕە. دڵشادە نوارە دەنگی ئەمریکا گەرمیان. سەرۆکی ئەمریکی پێنگاوان دەئاوێژە لێ دژی جێگەرەین ئەلکتریک کوبوونە سەدەمی مرنا چەند نەخۆشان. دەخیر هەروەها هەڵمژین لەم ساڵانەیە دووەدا ناوبانگی دەرهیناوە گوایە وەکو ئالتەرناتیڤگە بوو تەمەکویان توتن بەڵام ئێستاکە ئەڕەدە هەموو چێژەکانیش ئێستاکە بە ڕێوەتی ترامپ فەرمانی داوە لە قەداغکردنی هەموو جورە سیگارکێشانێکی چێشدار. ڕاگەاندنەکە دوای ئەوە هات کە ژمارەیەک لە گەنجان لە چەند ستانێکی ئەمریکا گەیەندرانە نەخۆشخانە بەهۆی کێشەکانی سیەوە هەر لە سەختی هەناسەدان هەتا دەگاتە زیانی گەورە بە سیەکانیان ئەمەش دوای بەکارهێنانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی. پێویستە ئەوە ڕابگیرێت پێویستە وەزارەتی خۆراک و دەرمان ڕێکاری تونند بۆ ئەمە بەستە بگرێتە بەر لەوەی ڕەوشەکە خراپتر بێت. منداڵان هەتا زیاتر نەخۆش بکەون باوانیان دەنگی داواکاریەکانیان لە حکومەت بۆ کاردانەوە ڕوو لە زیادبوون دەکات. پێویستە ئێمە داوای قەدەغەکردنی هەموو جۆرە سیگارە بۆندارەکان بکەین چونکە ئەمە زیان بە منداڵەکانمان دەگەێنێت. کەسیش حەزی لەو جۆرە نییە کە تامی نیکۆتین دەدات. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو ترامپ ڕایگەیاند بەڕێوەبەرایەتەکەی هەنگاو دەنێت بەرەو قەدەغەکردنی سیگاری بۆنداری ئەلکترۆنی. فرۆشتنی سیگاری ئەلکترۆنی لە ماوەیەکی کووردا بۆتە بازرگانیەکی گەورە بەڵام ئێمە ڕێگە نادەین بەهۆیەوە مناڵان نەخۆش بکەون و کاریگەری خراپی لەسەر لاوانمان هەبێت. وەزیری تەندروستی وتی نزیکەی 8 میلیۆن کەسانی گەورە و 5 میلیۆن منداڵ سیگاری ئەلکترۆنی بەکاردێنن. تەواوی نەوەیەکی نوێی منداڵان لەبەر مەترسی ئالوودەبووندان بە نیکۆتین ئەوەش بەهۆی جوانی و سەرنجڕاکێشی و بە ئاسانی بەدەستهێنانی سیگاری ئەلکترۆنی. قەدەغەکردنەکە هەموو جۆرەکانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی دەگرێتەوە بەر لە خستنی هەر جۆرێک لەوانە بۆ نێو بازاڕەکان دەبێت بەرهەمهێنەرانی هەوڵی وەرگرتنی بەدەستهێنانی ڕەزامەندی لە وەزارەتی خۆراک و دەرمان بدەن. بەرهەمهێنەرانی سیگاری بۆندار و توتن دەبێت هەتامانجی مایسی ساڵی 2020 داواکاری بۆ وەرگرتنی ڕەزامەندی بۆ بەرهەمەکانیان پێشکەش بە وەزارەتی خۆراک و دەرمان بکەن. بەرهەمهێنەرانی سیگاری بۆنداری دیکە ئەوانیش دەتوانن داوا بۆ ڕەزامەندی پێشکەش بکەن. پسپۆران گرتنەبەری ڕێکاری زیاتریان دەوێت لە پێناو پاراستنی منداڵەکانمان. ئەم جۆرە سیگارانە هەردەمێنن هەتا ئەو کاتەی بە بنێشتی تامخۆش ناو ببرێن و دەزانین ئەم شتانەش زیاتر بە منداڵان دەفرۆشرێن. هەفتەی ڕابردوو میشیگن بووە یەکەمین ستان لە ئەمریکا بەرهەمهێنانی سیگاری بۆنداری ئەلکترۆنی قەدەغە بکات. هاوکات نیگەرانیش هەن سەبارەت بەوەی قەدەغەکردنی ئەم جۆرە سیگارانە هانی فرۆشتنی ناقانونی ئەو بەرهەمانە بدەن ئەوانی کە سنووردار دەکرێن. فستیڤالە نێفنەتەوەیە هەفتەم یا فلیمان لە باژارێ دهۆکێ بداوی هات ژمارەکە مەزن یا سینەماکاران بە فلیمان و فلیمên داکیمنتری بەشداری فستیڤالێ ببوون. ڕۆژە داویە یا فیلمە فیستیڤالا دهۆکیا نێودەوڵەتی ئامادەبوونا جەماوەرێک زۆر و کەسێم بسپۆر ڕۆژانێم فیلمە فیستیڤالێت بیاوێ ڕاگەهاندنێ و ڕۆمالکردنا فیستیڤالێ دڕاگەهاندنا کوردی بیانیدا هەلسەنگاندن.
للگوری وی پلانامه دانای و او باجت البردسته ماش برکو باجت پلانات دست نشان کتابه باجت بتس اگر کاتو درشی پلانا خو تنفیذ سیان تنفیذ نگی اگر تا چند شیان مرجی هبن تا چند شیان کادری هبن دیسان د سینما داش برکو سینما تکنیکو پاره تبدوی کو پارل بردسته هبت لیاز شن بجم کو او پارل بردسته ما هی مرشیا هفته و 5 حتی 8 صاد شوا پلانا یا شوی تشت مبیات فستیوال دبدز ببینن مبدز وینا من فت بترجی بحثی پلانا میدیایی که راستی مال پلانا میدیایی 4 بازنه دانابون بازنه کی کو چو میدیال بادینام بتگرن پاشی کردستان آمازن و پاشی جهان عربی ادوی چندیش دم باش عربی تایبت وکرت میدیای ده سرک برشیا دکتر کوثر جبارا کو هم عالم عربی اجدر و هم جی باشور عراقی گلک بجوانی از شن بجم سی حتی چل رپورتاجین ویدیویی و ین از بجم خواندن و ین گهداری کردن و یک رادیو هات نبالاف کردن مع انتهاء فعاليات مهرجان دهوك تجالاكين فستيفال دهوك هفتمين دنگ ودانك باش دراگهاندنا عربي دا لعراق و در و عراق دیسان ده کنال کردی دا ین به زمان عربی بخشا خودکن هر وها مگل کنال و سازی گهدار کرن و خواندن و هن پروگرام روشنبیری و هنری میوان کرن روشن فستیوال دهوک اکترین بجداری ده فیلم دا کرین هل سنگاندن و بحثا بجداری و دیتنا خو سر فیلم ویستوالا دهوک آنین زمان باشداری من ناو فستیوال دهوک دو دنا فیلم کی بلند و فیلم کی کرته فیلم بلند نای دایانه و کرته فیلم نای گرانه و گتین بک که فیلم بلند من ناو بخش کمپیتیشنه و من فستیوال گلا فستیوال که پروفشناله یعنی همونتاش تایبه جیه یعنی گل سطح جهانی رقابت دکه شاید سال دهاتو ده گلا باشتر بید سلام بالای دنگ امریکا دهوک تا برنامه آینده من هر شاد و سرفراز بن. خدا حافظ. ببینم باش.